سەرەتا بەوەی دەستم پێ کرد من خولیای دروستکردنی شیرینیم هەبوو. زۆر حەزم بەم کارە ئەکرد بۆ هاوڕێکانم و بۆ خزم و دۆستانم ئەکرد لە کاتی مناسەباتەکانە هەر ئەم هۆکار ئەمە بۆ هۆکاری ئەوەی تەشجیع ئەم بکەن خێزانەکەم هاوڕێیان هەمویان هانیان ئەدام ئەیان کە تۆ کارێکی ئەوەنە جوان ئەەکەیت و بەتام و زۆر بە حەسرەتەوە ئیشەکانم ئەکرد ینی تەمەتوع ئەم لێ ئەبینی کە کارەکەم ئەکرد هەر ئەمە هۆکار بوو بۆ گەورەکردنی کارەکەم من سەرەتا لە ماڵەوە دەستم پێ کرد دوای ماوەیەکی کەم توانیم بیرەوە بکەمەوە کارەکەم گەورەتر کەم ئەویش بەهاندانی دەوروبەرم بوو کە ڕازی بوون مشتەرەکان زۆر ڕازی بوون لە کارەکەم و کوالیتی کارەکەیان زۆر پێ جوان بوو زۆر هاوکار بوون لەوەی کە هانی منیاندا بۆ گەورەکردنی کارەکەم توانیم لە ڕێگەی کارەکەمەوە ستافێکی باش دروست بکەم ستافێکی جوان کە هەمویان ئافرەتن ئەمە زۆر جێگەی خۆشحاڵیە کە توانیمە لە ڕێگەی کارەکەمەوە ئیسفادەم نەک هەر بۆ خۆم بۆ دەوروبەریشم هەبێت کە ئەمە هەموو کاتە زۆر من خۆشحاڵ ئەکات توانیمە کۆمەڵێک گەنجی خاوەنی بڕوانە من یا ئافرەتم لایە کە نەیتوانیەوە لەبەر هەر بارودۆخێک خوێندن تەواو بکات ئێستا کە لای من کار ئەکا ئەمە زۆر جێگەی دڵخۆشیە بۆ من تۆڕە کۆمەڵایەتەکان هاوکاری منیان کرد بۆ گەورەکردنی کارەکەم زۆر جار خەڵک ئەڵێ من زۆر بێکێشەم بێ مشکلم لەبەرەوەی دوورم لەو تۆڕە کۆمەڵایەتەکان و من هەموو کاتی ئەڵم مەرجی نییە تۆڕە کۆمەڵایەتەکان کاردانەوەی خراپی هەبێ بۆت ئەوە ئەکەوێتەوە سەر خودی خۆت ئەتوانی بەکاری بهێنی تۆڕە کۆمەڵایەتەکان بەکار بهێنی بۆ زۆر زۆر سوودی لێ ببینی هەر ئەم هۆکاری ئەوە بوو کە من زۆر بە خێرایی بڵاو بوومەوانێ و بوومە جێگەی متمانەی خەڵک لە سلێمانی نەک لە سلێمانی بگرە لە هەولێر لە دهۆک لە هەموو عێراق بگرە لە ئەوروپا من چەندین دەستخۆشیم بۆیەتەوانێ لە هەموو وڵاتان ینی کوردەکان پەیوەندیم پێوە ئەکەنەوانێ زۆر خۆشحاڵن بۆی کە ئەڵێن بەڕاستی تەسخۆرمان نەکردووە لە سلێمانی شوێنێکی ئاوا هەبێت وەکو بیک فۆرمی ئەنی کەیان هەموو داوای ئەوە لە کەسوکاریانەکەن ئەڵێن ئەبێ بمان بێ بۆ بیک فۆرمی ئەمە من زۆر خۆشحاڵەکە و دڵخۆشم ئەکا بەئام هەموو تەمەنەکان سەردانی ئێمە ئەکەن چ گەنج و چ بەتەمەنەکان بە تایبەتی بەتەمەنەکان بۆ کولیچەیان بەلای ئێمە زۆر جار پیاوی بەتەمان ئافرەتی بەتەمان من زۆر دڵخۆشە بووم بەوان زیاتر ئەوان بۆ کولیچە و شیرینەکانی تریان و بۆ کێکی ژەن بۆ مناڵەکانیان بەس عادەتەن بەتەمەنەکان کولیچەی ئێرەیان زۆر بەدڵاڵن تامی کولیچەی قەیمی ئەیە بەئام حەزیان لێ نییە زۆر شیرین بێت و حەزیان لێیە تامی تایبەت بێت ئێمە کێکەکانمان حەشوەی تایە بەئام حەزیان لێ حەشوەی فستقی تیا بێ کەرەمێڵ چۆکلێت دارک بێ بەئام حەزیان لەوەیە و هەنێکیش حەزیان لێ کێکی حەزیان لە کێکی ڤانێلایە ئێستا ئەم جۆرە کێکە دیزاین ئەکەین ئەمە دیزایانی خۆمان هەڵی ئەبژێرین عادەتەن ئەو دیزاینانی کە خۆمان هەڵی ئەبژێرین زۆر جیاواز و تازەیە ئێستا ئەم کێکە دیزاینەکەین یەکێک لە هۆکاری سەرکەوتنی من ئەوەیە کە بەردەوام بە دوای تازەگەریە ئەگەڕێم لە کارەکانمە بەردەوام لێکاری ئەەکەم لە تام لە کوالیتی لە دیزاین لە ڕەنگەکان بەئام لە هەموو دیزاین و لە هەموو بابەتەکانە گۆڕانکاری ئەەکەم فترە ئەمە کێکێکە کێکەکە بە تەرکرێم تەخلیف کراوە باشە و دیزاینی ئەەکەین بە گۆڵ باشە گوڵەکان بە ئاجینەی تایبەت خۆمان کە تایبەتە بە خۆمان دروستی ئەەکەین حەزم لەم ڕەنگە کاڵانەیە هەستەکەم ئەم ڕەنگانە دڵ ئەکاتەوە بە ئەم خەڵکیش حەزی لەم دوو ڕەنگەیە کاتی سەری ساڵ کە ئەوە بۆنەیەکی زۆر تایبەتە لای خەڵک
ڕەنگی سوور بەکار ئەهێنین زۆر سپی و سوور و لە مناسبەی چواردەی دوومان هەیە ڕۆژی ڤەڵەنتاین ئەو ڕۆژەش هەر بە هەمان شێوە ڕەنگی سوور زۆر بەکارێت. ئەو دوو مناسبەیەمان هەیە کە زۆر خەڵک گرنگی بە ڕەنگەکان ئەیات. طبعاً ئیشەکانی ئێمە لەبەرەوەی کاری دەستە و جیاوازە کاتێکی زۆرتر هەم کوالێتیەکی زۆر جیاوازتری هەیە هەر لە قاعیدەکەیەوە هەر لە تامەوە لە جۆری کێکەکەەوە لەو حەشوانی کە تایەتی هەر لە گوڵەکانیەوە هەمووی جیاوازە لە شوێنەکانی تر و زۆر جار مشتری هەیە تێئەگات ئەزانێت کە تۆ چەند گرنگیت داوە بەم کارە. یەکێک لەوەی کە من توانیومە متمانەیەکی زۆر زیاد دروست بکەم لە لای مشتری ئەوەیە کە ئەزانێت کە ئێرە چەند بە پاکی کار ئەکات. یعنی هەموو کاتێ خۆشم و کارمەندەکانیشم وەکو ئەوە کارەکەن کەەوە بۆ ماڵی خۆیان کار بکەن. بۆیە سپاس بۆ زۆر لە ڕووی پاک و تەمیزیەوە زۆر گرنگی بە پاک و تەمیزی ئەم. خێزانەکەم زۆر هاوکارم بوون لە سەرەتای کارکردنەوە بە تایبەتی خوشکەکەم زۆر زۆر یارمەتی ئەیام ئیتر لە بەسیترین شتەوە زۆر هاوکارم بوو و لە دروستکردنی ناوەکەشە ئەو ناوەکەی بۆ دانام بە بیرۆکەی ئەو بۆ پێم وت کە چ ناوێک دانێم بۆ ئیشەکەم کەمانەیەکی پڕبەخشترین مانای هەبێت. ئیتر دوای ئەوەی بیرکردنەوە قەرارمانە بیک فۆرمی یعنی بۆم دروست بکە بۆم ببرشێنە و لەسەر هەموو کێکێک کە دروست ئەکرێ ڕۆژانە تاریخی لەسەر ئەنووسم بۆیە بەسەرما تێ نەپەڕێ و کۆن بێت کێکەکان چکە وەکو پێم وتی ئێمە مشتەرەکانمان مشتری دایمین تەنها بۆ ڕۆژ و دوو ڕۆژێک کار ناکەین. ئەوەی گرنگ کە بەلامانەوە هەر ئەوە گرنگ نییە بەلامەوە کە ئەمڕۆ ئەم کێکە بفرۆشم ئەوە گرنگە بەلامەوە تا چەندێک مشتەرێکە ئەگەڕێتەوە بۆلام هەموو کات بیر لەوەکەمەوە بە نسبەت مەوادیشەوە دائیمەن من مانگانە مەواد داوا ئەەکەم قەت حەز ناکەم مەوادێکی زۆر بێنم و کۆن بێت و دوایی تووشی زەرەر و ئەو حاڵەتانە تووشی و حاڵەتی ناخۆش بوون بەردەوام مانگانە مەوادی تازە داوا ئەەکەم. من ماوەی 7 ساڵە لێرە ئیژەکەم لەگەڵ ئیشەکەمە زۆر مرتاحم لەبەرەوەی خاوەنکارەکەم ئافرەتە ئیتر لەگەڵ هاوڕەکانیش هەر زۆر مرتاحم کەسێکی ینی بێ کۆمەڵە کەسین بەیەکەوە ئەگونجێین وەڵی تەبعەن ئەگەر ئیشەکەت بەلاوە خۆش نەبێ و مرتاح نەبی لە ئیشکردندا 7 ساڵە شوێنێک نامێنیتەوە. ئیتر هەم لەگەڵ خاوەنکارەکەم مرتاحم لەگەڵ هاوڕەکانیش مرتاحم هەچەنە هاوتەمەنی خۆشم نین یەک دوانێکان هاوتەمەنی خۆمن بەڵام ینی زۆر مرتاحم لەگەڵان وەکو کچی خۆم سەیریانەکەم و بە نسبەت پاک و خاوێنیشەوە شوێنێکە کە زۆر پاک و تەمیزە و گرنگی پێدرێ یعنی هەز ناکەی کە بەڕێوەبەر لەگەڵەوە زانی هاوڕێی خۆتە ینی ها کەسێکە لێتەوە نزیکە ئیتر لە مەعانات تێگا پێویستیت بە هاوکاری هەبێ هاوکاری دەکا ئیتر زۆر باشە.